بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە وێستگە ئەتۆمیەکانی ئێرانەکەین بزانین لە کوێن و چەند دانەی هەیە و لە چ پارێزگا و شوێنێکن. باش طبعا ئەمە نەخشەی ئێرانە، ئەوە تارانی پایتەختە، ئەوە شاری مەشهەدە، ئەوە قومە، ئەوە ئیلامە. بێگومان کۆماری ئیسلامی ئێران 5 وێستگەی ئەتۆمی هەیە، لە ئیسفەهان هەیەتی، نەتەنز، لە فۆردۆ، لە ئاراک، لە بوشار. ئەمە ناوی ئەو وێستگە ئەتۆمیانن کە لە ئێرانە بوونیان هەیە. باش ئەو وێستگانی بۆ پیتاندنی یۆرانیۆم بەکارێن لەوانی باسمان کردن. یەکەمیان نەتەنزە کە گەورەترین وێستگەی پیتاندن و بنیاتنانی یۆرانیۆمە، بێگومان 250 کیلۆمەتر ئەکەوێتە باشووری تارانی پایتەختەوە. دوای ئەم بە پلەی دووەم فۆردۆیە. ئەم فۆردۆیە کە بۆتە موشکیلە، دووەم وێستگەی پیتاندنی یۆرانیۆمە، بێگومان 180 کیلۆمەتر لە باشووری تارانە و دەکەوێتە نزیک قومەوە کە ئەمە لە ژێر چیایە دروست کراوە، نزیکی بە 90 تا 100 متر لە قوڵایی ئەرزایە. باش وێستگەی ئەتۆمی فۆردۆ دەکەوێتە پارێزگای قوم، وەک باسمان کرد، بە قوڵایی 90 متر لە ژێر زەویایە. تایبەتە بە پیتاندنی یۆرۆم و ڕێژەی پیتانەکەی گەیشتۆتە لە 160 کە ئەمە با بڵین ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمە لە ئێرانە. باش وێستگەی ئەتۆمی فۆردۆ بێگومان ئەمریکا بۆمبی لە ناوبردننی هەیە، تامان بەهۆی ئەوەی کە لە ژێر لە ژێر چیایەکەوە 90 متر قوڵە لە ژێر زەویە، هیچ وڵاتێک ناتوانێت بە هیچ بۆمبێک بیتەقێنێتەوە یان هێرشی بکات سەر، تەنها ئەمریکانە بێت بەم جۆری بۆمبەی کە لێرە دەرەکەوێ. ئەم بۆمبەش تەنها بەم تایارەیە بەم فڕۆکەیە هەڵەگیرە کە ئێستا باسیەکەین. باشە فڕۆکەی B2 کە ئەمەیە بە شەبەح یان بە تارمایش ناسراوە، دەتوانێت ئەم بۆمبە هەڵگرێت و ئەو وێستگەیە بتەقێنێتەوە. بۆمبی GBU 57A کە وتمان ئەمە بۆمبەکەیە. کێشی بۆمبەکە 14 تۆنە، ینی یەک بۆمب لەوانە 14 تۆنە. تەنها ئەم تیارەی B2 کە بە شەبەح ناسراوە ئەتوانێت هەڵیگرێت و هەم بۆمبەکە هەم تیارەکە تەنها ئەمریکا هەیەە. بۆیە ئێستش ئیسرائیل داوا ئەکایە، با بڵێن قەواری زایۆنی داواکە لە ئەمریکا کە بەشدار بێت لە جەنگەکە و ئەو وێستگە ئەتۆمیە بتەقێنێتەوە کە تەنها لە دەسەڵاتی ئەوە هەیە. ئەمەی باسمان کرد وێستگە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی ئێران.